ئاسمانی شین و ئەستێرەکانی پێدەکەنن بۆ بەری بەیانی، گڵۆپەکانی سەرجادە و کۆڵان زەرد هەڵگەڕابوون کس ئەسووتان، دەڕژا لە سەردا کزەبای بەیان، ئەیلەرانەوە کولە و پەردەکان، شاری پەنجەرە و دەرگادا خستوو، وەک یەک گیاندار و بێگیان تیانستوو. ئالەم کاتەدا کە خەو زۆر خۆشە، هەستە و بەرگیرێ خێرادا پۆشە، کۆڵانە و کۆڵان بڕۆ بەرەو خوار، بگەرە شوێنی کۆمەڵی ڕێبوار. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، لە سەردەمێکدا کە وشەون بووە و شەعر بۆتە ڕاپۆرت، کە خەیاڵ گوشراوە و وێنا بۆتە وەسف، کە هەست مردووە و شاعیر بۆتە پرۆگرام. ئەمە لە کاتی گەڕانەوەی ئەو هەست و ئیحساسەیە کە لای شاعیرانی ئێمە کە شعریان وەک نەفەسی سروشت و وشەکانیان وەک باکوڕی بەیانی بووە. ئەم شەو لە چامەدا میوانداری کامەران سوبحانەکەین، نووسەر و ڕووناکبیرێک کە ساڵانێک بە دوای شعر و شاعیریە گەڕاوە. ئەمڕۆمانەوێ لە دوو پەنجەرەوە سەیری گۆرانی شاعیر بکەین. پەنجەرەی یەکەم خەیاڵ لە ناو دیمەنی شعردا، پەنجەرەی دووەم ونبوونێکی سۆفیانەی قوڵ. خۆشەویستان و ئازیزان، چونکە گۆرانی شاعیر ئەو شاعیرەی کە بە شاعیری خەیاڵ و وێنەی شعری ورد و ئەندێشەی فراوان ناسراوە، نەک تەنها شاعیرێک بوو، بەڵکو دەریایەک بوو لە خەیاڵ و ئاسمانێک بوو لە وێنا و دنیایەک بوو لە هەست و ئیحساسی تایبەتی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرەیە زۆر بەگەرمی بە خێرهاتنی مامۆسای بەڕێز و خۆشەویست کامەران سوبحانەکەین. یاخوا بەخێر بێن، سەر چاو. سوپاس بۆ جەنابە، سوپاس بۆ میوانداریتان بۆ ئەم کەشە تایبەتە بۆ ئەو مۆسیقا دڕفێنە. سوپاس بۆ هاوڕێیانش کە ئەم شەو لە بەرهەمهێنانی ئەم بەرنامەیەمان وە بن و بۆ ئەوی بە جوانترین شێوە بگا بە بینەران. سوپاس بۆ جەنابی شت. با من هەر لەو شعرەوە دەست پێ بکەم کە لە سەرەتایە خوێنمانەوە. طبعاً هەستەکەم لەو شعرەیە گۆران بە ڕیتمێکی زۆر جیاواز گەیشتووە. ئەگەر هەر شعرەوە لەو سەرەتایەوە دەست پێ بکەمەوانێک کە ئەڵێ ئاسمانی شین و ئەستێرەکانی پێدەکەنین بۆ بەری بەیانی، ئەم ڕیتمە هەستەکەم کوتانی دڵی شاعیر خۆیەتی کە وای کردووە کۆک ببێ لەگەڵ سروشتا. تۆ لەم بارەوە چیەڵێی؟ چۆن بڕۆینە ناو ئەم فەنتازیایی گۆرانەوە؟ تەمان کۆمەڵە و شەو بەکاری هێنا لە پرسیارەکە تا ینی دەرفەتمانەیە یارمەتی دەرە بۆ ئەوی خوێندەر باشتر لە گۆران تێبگات. یەکێک لەوانە باسی خەیاڵە کرد، یەکێک لەوانە باسی فەنتازیا و کرد، یەکێک لەوانە باسی سروشتێ کرد. ئەمانە هەمووی ئەو چەمکانن کە گۆران لە ئەدەبیاتی گۆران یا ئەدەبیاتی گۆرانی پێناسرێتەوە. لە ناو هەمووشیە ئەو شعری کە جەناب هەڵە بژاردووە و خوێنتەوە، ینی ئەمەنە سەرنجڕاکێش بوو خەریب بوو بڵم وەڵای هەر بەردەوام بە لە شعربا من ژەی گوێ بگرم و هیچ قسەیەک نەکەم. تامان ئەو شعرە یەکێکە لە شعرە زۆر تایبەتەکانی گۆران یا بەشێکە لە درێژترین شعری گۆران، ئەویش گەشتەکەیەتی بۆ قەرەداغ. دیارە گۆرانی شاعر دوو چامەی زۆر بەناوبانگی هەیە و دوو کۆڵەکەی گرنگن بۆ ناسینی گۆران. و ئەگەر لەم دوو کۆڵەکەیە لەم دوو پەنجەرەیەک و خۆت ناوبەر دوو پەنجەرەوە لە کتێبەکەی خۆشمار باسی پەنجەرەکانی بینینی گۆرانەکەم، ئەم پەنجەرانە نەبینیت و ئەم شعرە نەبینی ناتوانانی لە گۆران تێبگەیت. ئەمەی کە گۆران باسیەکات تەبان دوو گەشتە خەیاڵە، یەکیان بۆ قەرەداغ، یەکیان بۆ هەورامان. ئەوەی هەورامان وازی لێنین چکە جەناب لەسەر ئەو کۆپلە شعرە قسە کرد. گۆران یاریەکی زۆر فەنتازی بە وشە ئەکات و یاریە ئەکات هەندێک جار ئەوەی هونەرمەندە شێوەکارەکان ناوێ بن بە سریالی لە یەک ساتە لە شەقامەکانی سلێمانیە و بەیانیە و ئاسمان بە شینی دەرکەوتووە و کەشێکی دڕفێن هەیە ئەوێ خۆی ئامادەکا بڕوە بۆ قەرەداغ لە هەمان ساتە و لە هەمان چرکە ساتە وەک ئەوەی بڵێ زەمن نەمابێت لە ناو
چیا و لە ناو سروشت و لە ناو قوڵایی سەوزی و دڕفێنی قەرەداغایە جوانە وێنەیەک دروستەکە لە شعرا کاڵم لە شعر لە کۆپلێکی شعرە لە یەک لەحزەیە گۆران لە سلێمانیە بۆ لە یەک چرکەشا لە ناو سروشتی جوانی قەرەداغ ئەزانی کە من ئەم شعرم خوێندەوە کە خۆشم ئامادەکرد بۆم بەرنامە بۆ چەندەمی جارم شعرم خوێندەوە گۆران وێنێکی سێ دروست دەکات یعنی نازانی ئەگەر ئەوەی گونجاوە لە زانستی فیزیایە پێڵەن نەمانی کات نامێت ئەمە بەیانیە نیوەڕۆی عەسرە ئێوارەیە شەوە ڕۆژە ساردە گەرمە یعنی جەوێک دروستەکە خوێنەر یعنی داگیرەکات و ئەو ڕتمێک کە جەنابیشی خوێنتەوە ئەو کەشە ڕۆحیە لە ڕاستیە هەمان هەستەکەم ئەو لەحزەیە کە گۆران خۆی خوێنێتەوە هەرچەندە وا باوە یا وامان بیستووە گۆران لەگەڵەوەی کە شاعیرێکی زۆر قوڵ بۆ شاعیرێکی زۆر جوانوەست بووە بەڵام دوو سیفەت لە گۆران بۆی لەوانەی گۆران باش نەیزانێت شعری خۆی بخوێنێتەوە دووەم گۆران لیاقی قسەکردنی لەسەر شعری خۆی کەمتر بووە بەڵام جەناب هێندە جوان خوێنتەوە وێناکە و هەمان ئەو وێنانە تەمەناکەما بوو بێ من ئەمەوێ لەسەر شتێک زۆر ینی بەجددی بە تایبەتی ئەو شعرە من زۆر وەکو جەنابت باس کرد قوڵێکی زۆری تایە زۆر من بەجددی معجیبی بووم من سپاسی تۆ کەم کەوات کرد بچمە سەر ئەوە کۆڵەیە هاچۆنەڵی خوێنەوە قوڵبوونەوە لە گۆرانە گۆران کاتێک کە باسی کزی گڵۆپەکانەکە ئەزانی ئەوێ باسی کزی دەرد و خەمێک بکا کە لێ نیشتووە نەگەوەی کە بەهۆی پاییزەوە مەسەلەن تووشی بووە چۆن ئەم دەرەکردنە زۆر قوڵە مەسەلەن لە وشەیەکی زۆر سادەیە ئەدرکێنێ و بەڵام دنیایە قوڵی لە پشتی ئەم دەربڕینەوە هەیە لەوە یەک شتی زۆر دووشت هەیە زۆر جار ئاین لە دنیای گۆرانە باسە کرد یەک ئەوەیە کە ڕنگ زۆر تایبەتمەندی هەیە لە شعری گۆرانە دووهەم مۆسیقا ڕتمی مۆسیقا زانی من کە بەرنامەکەم سری بەرنامەکەم جەنابتم کرد بەرنامەکانی پێشوو لە ڕاستیە زاکیرەم یارمەتی ئەوی نەیەم کە بزانم ئایا لەم بەرنامەی تۆیە مۆسیقا هەیە یان نییە بەس کە دوایی هاتم و بینیم مۆسیقایە و لەناو مۆسیقاشە ئامێری سنتورە و بەو ڕیتمە کوردیانە هەستم کرد ڕێک ئەو مۆسیقای ڕۆحی ئەو شعری گۆران بە تایبەتی لە بەرز و نزمی و لە میلۆدی مۆسیقاکە و ڕۆشتنی و هاتنی لەو دیمەنی کە جەناب و باسێکی پاییز یعنی گۆران هەر لەم شوێنە پاییزی بەکار نێناوە لە زۆر شوێنی ترە تەمان ئەم چامەیە لە ڕووکەشە چامەیەکی درێژترین چامەی گۆرانە گەشتەکەی قەرەداغ بەڵام لە زۆر شوێنی تریشا شعرە بەناوبانگەکەی بۆ پاییز کە زۆر لە گۆرانی بێژانی کورد کردویانە بە گۆرانی پاییز ئەوە هەمان ئەو وێنەیە کە لە قەرەداغا لە گەشتەکەی بۆ قەرەداغا بەکارێنەوە بەڵام لەمەیە کە جەنابی خوێندو یەک جیاوازیەیە جیاوازەکەی ئەوەیە کە لە شعری پاییزە خۆی بەراورد دەکاوە ناخی خۆی بەراورد دەکات بە پاییز لەمە ئەو مەجالە نایەڵێتەوە لەم مەجالەیە لەم شعرەیە لە گەشتێک بۆ قەرەداغ دووشت زۆر بەقوڵی کار لەسەر زاکیری کار لەسەر هۆشی خوێنەرەکەن ئەوی یەک مۆسیقایە ڕتمی مۆسیقاکەی دوو ڕەنگەکانی ئەو ڕەنگەش لەکوێ هەڵیەناوە لە سروشتەوە لە سروشتیشەوە دیسانەوە ئەمانێنێتەوە بۆ ئەو تایبەتمەندی کە بڵین کە وێنایەک لای زۆر بەمان ئەوەی کە شارەزای شعری گۆرانیش نەبێت کە باسی گۆرانەکەی باسی سروشت و جوانیەکەیت بۆیە زۆرێک لە شعرەکانی گۆران ئەم دوو چەمکەیتیایە بە تایبەتی ئەم شعری کە جەناب بخوێنتەوە پێدوانیە ئەوەی کە گۆران لە شاعیرەکانی ترجیا ئەکاتەوە ئەو قوڵاییەتی کە لەگەڵ سروشتا هەیەی و لە هەمان کاتیشا هەمان ئەو دەربڕینە عیرفانیەیە کە جارێکی تر بۆ کۆڵێ هاکە من کێشیەکە بنەوە زاراوەیەکی تریشی هێنا ناو گفتوگۆکەماناڵە قسەێنێ باسی عیرفانیەتەگەر ئیسا ڕەنگە ئەو کەسانی کە جوان لەم گفتوگۆی من و تۆ بێت سەیر بێ بەلایەنەوە کە شاعیرێک لە پەنجاکانی سەدی ڕابردووە باسی کابرایەکی زۆر ڕادیکاڵی چەپی مارکسی بەڵام تۆ باسی عیرفانی بکەی لەگەڵیا بزەبت يعني ڕۆحی عیرفانی و من ئامانجی ئەم کتێبەم کاتی خۆی کە نووسیمە لەسەری ئەو ڕۆحە عیرفانیەیە کە لێرە ڕەنگە دەرفەت ئەوەنە بە باسی عیرفانی بگەین کە لە ناو شعری گۆرانایە و لە ناو ڕستەی شعرەکانی گۆرانەیە لە ناو وێنە شعرەکانیایە ئەزانی من زۆر جار بیر لەوە ئەکەم و ڕەنگە کەم کەس ئەم شتە بزانێ بەس بۆ جەنابت و بۆ بینەرانیش ئەو سەرنجە ئەم یەکەمین دیوانی شعری گۆرانێک یعنی وەکو سەرکردەی نوێخوازی شعری کوردی گۆرانێک چاپ لە ترۆپچی مارکسی بوون و لە ترۆپچی
نەشناڵبوونا بیری کردوتۆ بیرکردنەوەیکی جیهانیە بووە بەس گۆران یەکەمین دیوانی چاپکراوی مەلایەکی کورد بە ناوی علادین سەجادی دیوانەکەی بۆ چاپەکە لەوەش گرنگتر پێشەکی بۆ نووسێت زۆر مهمە من ئەمە ڕئی خۆمە ئەمە ڕئی تایبەتی خۆمە لەسەر من پێم وایە ئەو ڕۆحانیەتەیە یا ئەو عیرفانەتەیە لە ناو شعرەکانی گۆرانایە بە تایبەتیش عیرفانیەت دیارترین تایبەتمەندیەتی عیرفانیەت یعنی گەڕانەوە بۆ خۆت ژیان لەگەڵ خۆدا مەنەلۆ گۆران لە ئەلفۆیە بۆ یای هەموو شعرەکانی تەنانەت ئەو شیعرانەشی کە بۆ کەسایەتیەکانی وتووە بەردەوام ڕەنگە دروست نەبێ بەڵام ئەنایەکی ئەعلا بەڵام خودگەرایەکی زۆرە هەمووی باسەکە باسی خۆیەکە گەڕانەوە بۆ خۆت ئەو عیرفانەیە کە تۆ باسیەکەی کە بینینی سروشتێک لە خودی گۆرانەوە تێڕوانی نیە بۆ سروش لە خودی گۆرانەوە کزەبایەک لە خودی گۆرانەوە مۆسیقا و ڕیتمێک لە خود و بینینی گۆرانەوەیە خۆی ئوستازمە قەناعەتی کولیم بەوە هەیە ئەگەر مرۆڤ پرسیاری وجودی و پرسیاری فەلسەفی خودی خۆی بۆ دروست نەبێ بەڕاستی ناتوانێت دەست و پەنجە لەگەڵ تەواوی ئەوانەی کە بە چواردەوریە دێن و بەناو کرۆکی حیات و دڵ و دەرونی ئەوە تێئەپەڕن دەست و پەنجە نەرمکە من یەکشت زۆر سەرنجی ڕاکێشام ئەوی شعری پرسیارەکەی بوو یعنی دروست ئەم شعرەی گۆران برد میێوانێ بۆ لای هەمان ئەو پرسیارەی کە مەولانا جەلالەدین ڕۆمی مەسەلەن لە خۆیەکە ئەس کوجا ئامەدە ئەم ئامەدەنم بەهرە چ بوود بە کوجاوە میرەوی ئاخر نەمنەمایی وەتەنم یعنی من زۆر لەگەڵ ئەمەیە یعنی ئاها چۆنەڵی تووشی وەستانێک بوو مەرامبەر بەم پیاوە بەڕاستی لەگەڵ ئەوەیە کە چەپە بەڵام پرسیاری وجودی لە خۆی ئەکا و پرسیارێکیش بۆ ئێمە بەجێ ئێڵێ کە سروشتی کردوتە دەلاقەی ئەم بابەتە یعنی وفي أنفسكم أفلا تعقلون يعني إن في خلق السماوات والأرض يعني أمان باتوا بو أم حالة جاري شتر گۆران ڕاستە ینی ئەوەی کە باسی مەولانە جەلالەدینی ڕۆمی و کردوانیە گۆران خۆی لە چەند شوێنەکە من هەر لە کتێبەکەشە باسم کردو گۆران زۆر سەرسام بووە تەبان نەوەی گۆران لە تەنانە شێخ نووری شێخ ساڵح تا گاتە پیرەمێرد و گۆران و ئەم نەوەی زۆر سەرسام بوون بە ئەدەبیاتی سەردەمی سیەکان و چلەکانی عوسمانلی خۆشی هەندێک تەجربەی شعری عوسمانلی دووبارە کردوتەوە هەم تەرجەمەی کردووە هەم نووسیوێتی وە بیریشمان نەچێ عوسمانیەکان سەرمایەکی گەورەی عیرفانی و واز لە سیاست و حکومڕانیان بێنە بەڵام سەرچاوەیەکی گەورەی عیرفانیەت و خودگەرایی و سروشتگەرایی بوون بۆیە ئەمانە کاریگەری زۆر لەسەر شعری گۆران هەبووە سەبارەت بەوەی کە باسێکی بەراوردکردنی ئەو شعر زۆر شتی تریشیە تۆ بیری نەچێت گۆران زۆرێک لە شعرەکانی کە ئەیخوێنیتەوە هەستەکەی تاموبوونی خیامی پێوەیە ئەزانی من ئەمە پرسیار بوو بەلامەوە وەرجێڕانیشی کردو بێگومان هەر خیامی کردو بە کوردی ئەو شعرانی کە خیام گۆران کردوێتی بە کوردی بیخوێنەرەوە یعنی هەز ناکەی ئەم شعرە بە فارسی نووسرابێت ئەمە علاقەی بە چی وەیە علاقەی بە بڕوای من یەکەم شت علاقەی بە ڕتمی وشەکەەوە هەیە دووهەم بەو خەیاڵی تۆ هەیە بەردەوام لە پرسیارەکاندا باسی خەیاڵەکەی من باوەڕێکم هەیە نەک شاعیر مرۆڤ بەبێ خەیاڵۆک و تەنێکی مردوو وایە ینی ئەوەی من و ئەم پەرداخل یەک جیاکاتەوە بە ڕئی من جگە لە ڕۆح خەیاڵە ینی ئەزانی گۆران بەردەوامیش لەسەر ئەوەکە لە هەموو شعرەکانیە لە شعرە ڕۆمانسەکانیە لە شعرە لیرکیەکانیە تەنانە لە شعرە سیاسەکانیە شعرێکی بە ناوی بۆ لینینی مەزن کە ئەی خوێنیتەوە ینی هەستەکەی تەنانەت لەوەشە ینی خەیاڵێکی هەیە زۆر قوڵ کەواکە خوێنە لەگەڵ خۆیان بێت برادێک شتێکی زۆر جوانیەوە دەسە گۆران ئەوی وەڵی گۆران باسی فۆرمی بایعیش بکات ئەگەر لەم سەردەمە باسی فۆرمی بایعیش بدە ئەمەنە جوان ئێڵەت هەر حەزەکەی یعنی لەگەڵ یابژی مرۆڤ لەو سەردەمەیە مرۆڤ ئەڵێم بەدەل لە شاعیر نزیکتر بووە لە سروشت و نزیکتر بوو لە خودی خۆی و کەمتر تەکنەلۆجیا و کەرەستەکانی تەکنەلۆجیا داگیری کردەوە بەڵگەشت بۆ ئەم قسە ئەو شعرێکە خوێندەوە و گەشتی قەرەدا دواتریش لە گەشتی هەورامانە هەرچەندە گەشتی قەرەداغ ئەوانەی لە بواری ئەدەبیاتە ئیشیان کردو و ڕخنیان هەیە و دراساتی ئەکادیمیان هەیەڵەن گەشتێک بۆ قەرەداغ تاقان درێژترین شعری گۆرانەوە فراوانترینیەتی ئەڵێن قوڵترە گۆران بەس بەڕێی من گەشتێک بۆ هەورامان ئەوە زۆر فراوان من سپاس دەکەم هەوڵەیەم شعرێکی مامۆستا گۆران بخوێنمەوە دوجار لەسەر ئەو شعرە بچینەوە ناو گفتوگەکانمان بەسەر چافەم باس
هەرچەنەکەم ئەو خەیاڵەی پێی مەستم، بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم. لێکدانەوەی دەروون قسەی زمانم، بۆچی وەها دوورن لێک نازانم. ئەمیز دەروون بکرایەوە تۆمار، دەرکەوتایە دنیای جوانتر لە بەهار. دەرکەوتایە ئاوات هیوا خەونبینین، پرشنگداتر لە ئەستێرەی قوبەیشین. دەرکەوتایە مانای مەنگی دەریایی، کە نەرمەبا لە ڕووی ئەدا ئەسپایی. دەرکەوتایە و دنیا یەکە شەعری بێفرمێسکە و زۆرتر لە فرمێسک ئەگرن. من لەم شعرەیە بەڕاستی نالیم بیرەکەوێتەوە. جا تۆرە سەیریکە گۆران بەو هەموو قوڵیە، بەو هەموو فەنتازیا جوانە خەیاڵاویە، یەت هێشتا ئەڵێ هەرچی ئەەکەم ئەو خەیاڵی پێی مەستم، بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم. ئەمە بۆی ناخرێ. جا ئەگەر بۆی بخرایە بۆیە چی بووە؟ جا نالی لە شوێنێکا زۆر جوان ئەو قەسیدە بە ناوبانگەکەی ئەوەی کە ئەڵێ ئەی جیلوە دەری حوسن و جڵە و کێشی تەماشا سەرڕشتەی دین بێمەدەدی تۆنیە حاشا. لە ئەخیرا ئەڵێ نالی نیەتی سحری بەیان حکمەتی شعرە، ئەمما نیەتی قووەتی دڵ قودرەتی ئیشا. جا نالیش بەو هەموو عەزەمەتەوە وا بەخۆی ئەڵێ ڕێک ئەمیش بوو بە پرسیارێک، یعنی لەلام بەو هەموو خەیاڵە قوڵەوە هێشتا پێی وایە بۆی ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستەکانیەوە. ئەمە شاری هەڵوەسی دەروونە لە دیوانی فرمێسک و هونەرە. دوو چیرۆکی زۆر کورتی لەسەر بە کورتیە گەڕمەوە. کاکەی فەلاح هەڵێ بەیانیە گۆران ئەم شعری بۆ خوێنوتی زۆر بێتاقەت بووم، شعرێکم نووسیوە. ئەڵە پێشەوەی بێڵەوتم بێتاقەتێکە و چێڵە زۆر بێتاقەت بووم، هەرچین گودۆ نەمتوانێت بنووسم، بەس ئاوا سەر قەڵەمێکم ڕەش کردوتەوە حەزەکەم بیخوێنیتەوە. ئەڵە کە خوێنمەوە وتم گۆران خۆزگای هەمیشە تۆ بێتاقەت ویداوە دڵ خۆش نەبووایە بۆی ئەو شعرە جوانە بنووسیت. ئەمە یەکێکە لەو شعرە زۆر مەشهورانەی گۆران. ئەڵە جارێک تریشیان لەگەڵ بێکەسی شاعرە ڕۆشن کە هیوای کوڕی مردووە. ئەڵە دوای مودیە کە بێتاقەتی بەریا و شعرەکە نووسیوە بۆ هیوای کوڕ. ئەڵە فاقبەکە زووتوێتی چۆنە بەلاتەوە شعر. ئەڵە تما خۆزگا سێ چوار هیوای تریە وایە بمردایە بۆی شاری یعنی وا بنووسی. ئەوەنە شعری جوان بنووسیایە. ئەم شعرە کە بەراورد دەکرد بە نالی لە ڕاستیە گۆران ئەزانی هینی ئەوەیە لە ئەدەبیاتی کوردیا بەراوردێکی بە هەموو کەس، بە هەموو شاعرێک. شعرێکیە بە ناوی بۆ سالم، ینی بۆ سالیمی شاعری نووسیوە. زۆر جوانە شعرەکە، زۆر ینی ڕەوان بێژیەکی هەیە. تاوان هەر بەم کوردی نووسێتی کە جەنابی خوێنیتەوە، بەڵام هەستەکە یعنی گۆران ئیتر بەڕاستی لە تۆپی هینایە، ینی زمانەوانی و ڕەوان بێژی و ئەوایە. ئەم دێڕش کە دەست پێکات هەرچی یەکەم ئەو هەڵبەستی بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم، ینی لەحزاتێکە هەستەکەی گۆران ئەمەنە قسەی پێ ناتوانێت بێڵێت. طبعاً گۆران لە نێوان تەواوی چێشمە کێشمی بیر و ڕاجیاوازەکان و چوزانم ئەو هەموو ناهەمواریە فکریەی کە هەبووە لەو کاتەیە و ئیتر خەڵکانێکی زۆر بوونەتە قوربانی لەو میانەیە کە گۆران هەر جەنابیش ئیشارەت پێکرد کە یەکێک بۆ لەوانە. من ئەمەم بەدەمی لە مامۆستا مەلا محەممەدی کانێسکانی هەیە، تەمەنی 120 قسوور بوو، خوای گەورە لێ خۆش بێ و ئێستا نەماوە لە ژیانە. بەڵام شتێکی زۆر جوانی وتی لەگەڵ گۆرانە عەلاقەیەکی خۆشمان هەبوو کە ئەمە لایە و ئەویش چەپە باشە. بەڵام ئەو باسی ئەوەیە کرد کە کوردبوون ئەسڵی هەموو شتێک بۆ لای ئەو. کوردبوون یعنی دەردێکی گەورە بووە لە تەواوی شعرەکانی گۆرانە. سەرگوزشتێکی جوانی جێڕایەوە، وتی پیرەمێرد کاتێک کە ئەڕوات بۆ ئەستەمبوڵ لەوێ شوێنێک ئەبینێ کە کاک ئەحمەدی شێخ کردوێتێوانێ و خزمەتی کورد و هەرچی ئەو خەڵکانی کە وەکو غەریبەیەک ئەچنە ئەوێ نان و ئاویان پێ ئەدەن و خزمەتێکی باشیانەکەن و لەوێ ئەحەوێنەوە و جاچن بەلای ئیشکاریانەوە. جا پیرەمێرد کە ئەمە ئەبینێ ئەڵێ کاک ئەحمەدەکەی خۆشەویستی خوا، زۆر کەس لە سایی تۆ نانەخوا. بەڵام گۆران سەیری کە ئەم بابەتە چی لێکە. جا ئەو باسی ئەمەی کردوتی گۆران ڕۆژێک هاتوۆتە بەردەم مزگەوتی گەورە،
تەماشای کردووە مەسەرەن کۆمەڵی خەڵکەیە بە ناوی شێخایەتی، کۆمەڵی خەڵکەیە بە ناوی چەپ، کۆمەڵی خەڵکەیە بە ناوی کوردایەتی، چۆن مەسەرەن خەڵک ئەچەوسێنەوە، چۆن خەڵک لە خشتە ئەبان. ئەڵێ ئەوی ژاوە سێریشی مزگەوتی گەورەیەکە و ئەڵێ پیرەمێرد بە ئیجازەی جەنابە کاک ئەحمەدەکەی خۆشەویستی خوا زۆر کەس بە ناوی تۆ نانەخوا. ئەمێ باسی ئەم وڵی خۆگەرە کرێب هەر بەردەوامی زۆر خۆش خۆسەکان بگێڕیتەوە زۆر ئەزانی کاک بیلال من ئازم پێش بەرنامەکەژەر گفتوگۆمان کرد من وەکو خۆم لە ڕاستیە مەراقێکی قوڵی کوردبوونم هەیە و باوەڕشم پێێتی لە عیلاقی بە پرینسیپ و بیرکردنەوەی خۆمەوەیە کوردبوون لەبەر خاتی هیچ کەس نییە و لەبەر خاتی زۆر کەسیشە کوردم. ئەزانی یەکێک لەو کەسانی کە مەراقمە لەسەر کوردبوون پیرەمێردی شاعیرە. ئەزانی من کوردم و بە کوردی ئەنووسم و بە کوردی ئەخوێنمەوە بە زمانی تریژە خوێنمەوە بەس بە کوردی زۆرتر ئەخوێنمەوە لەبەرەوەی کە پیرەمێرد بە کوردی نووسیوێتی پیرەمێرد بە کوردی خوێندوێتیەوە. ئەو گۆرانەی لە نیو سەعاتە لەگەڵ جەنابتان مناقەشەیەکەین ئەو زمانە کوردی لەبەر خاتی گۆران لەبەر کاک ئەحمەوی شێخ کە ناو برد کە لای من قدوەیەکی زۆر 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 گەورەیە و لەبەر مەلا عەبدولکەریم مدەڕیزە و ڕسمەکەی لە پشتەوە هەڵەواسیوە لەبەر ڕەفیق حلمی لەبەر حاجی قادری کۆیی کە ناو برد لەبەر شێخ نووری شێخ ساڵح لەبەر زۆرێک لەمانە کوردم ینی کوردم خۆشەوێ نەک لەبەر ئەو کەسانی کە خەڵک ڕقیلێتی کە کوردن ئەمە بۆ لای من ئەمە مەبادیئی بیرکردنەوەی خۆمە. ئەزانی من یەکەم شت لە گۆرانە بەری کەوتم یەکەم شت و من پێم وایە زۆرێک لەو کەسانی تریش کە بەریەکەون یەکەم شت کوردبوونەکەیەتی ئەو کوردیە کە پێنووسێ. من برادێکم هەیە مۆسیقیە کەسێکی دیارە ئاواز بۆ کۆمەڵە گۆرانی بێژی کورددانێ پێم و دوتم شعری گۆران چی شتێکی لای تۆ ینی سەرنج ڕاکێشە کردی بە سەعود وتی اینجا چی شتێکی سەرنج ڕاکێش نییە وتم دیارترینی وتی کوردیەکەیەتی. ئەزانی گۆران زۆر زۆر تایبەت یەک کەس لای من لەگەڵ گۆرانە ئەتوانیت پێیەکەوە لە منجەڵەکە بیان کوڵێنی بەداخەوە دەرفەت نەبوو لە بەرنامە باسیکەین پیرەمێردی شاعیرە. من بە ئەزمموی ژیانی خۆم کۆی ئەو نووسینانی پیرەمێرد لە دوای گەڕانەوەی لە ئەستەبوول لە ڕۆژنامەی ژین و ژیان بڵاوی کردوتەوە هەموویم خوێندەوە جگە لە دیوانەکانی و جگە لەوانی وەریگێڕەوە هەموو پیرەمێرد 2 ساڵ 3 ساڵ پیرەمێردم خوێندەوە. ئەزانی پیرەمێرد لە دەرگایەکە و گۆران لە دەرگایە دوو مرۆڤن لە ئەدەبیاتی ئێمە لە مێژووی ئێمە هیچ کەسێک لە دوایانەوە نایە هیچ کەسیش لە پێشانەوە. ئەزانی ئەبێ قۆناغی کوردبوون و قۆناغی ڕۆشنبیری کوردبوون بەڕێئی من وا پۆلیان بکرێت ئەو قۆناغی کە لە پێش گۆران و پیرەمێردەوەیە ئەو قۆناغی لە دوای پیرە بۆیە هیوادارم دەرفەت هەبێگەر ساڵێکی تریش بێت بەرنامەیەکی تایبێت لەسەر پیرەمێرد بکەین. زۆر خۆشحاڵە بم لە بڕی کاتم زۆر نەماوە بەڵام ئەمەیە کۆتا پرسیاری لێ بکەم و بە کورتی جوابم بیتەوە. ئەم پەنجەرانەی خەیاڵی خۆتن یا خەیاڵی گۆران؟ وەڵای هینی هەردووکمانە هەندێکی ئەوەی خۆم خەیاڵی خۆمان نووسیم هەندێکیشی سوپاس بۆ ئەو کەسێک کە خەیاڵی گۆرانی بۆ گواستمە ئەویش خوالێ خۆش بوو بەهشتی مامۆستا محەممەدی مەلاکەریم بوو کە من مودێکی زۆر لە خزمەتی بوون لە ساخکردنەوەی دیوانی سالمە و ئەویش مودێکی زۆر لەگەڵ گۆرانە ژیاوە بە یەکۆ زیندان بوون لە باعقوبە زۆرێک لە خەیاڵی گۆرانی بۆ نقڵکردم و منیش بە خەیاڵی خۆم لەم کتێبەیە گواستمە بۆ جەنابەت و بۆ خوێنەرانیش. ئوستاز کامەران من زۆر خۆشحاڵ بووم هەرچەند دەرفەتەکەمان کەم بوو بەڵام کۆمەڵێ قسە و باس و گفتوگۆی زۆر ئاوەکواڵی قەلبیانەمان کرد. هیوادارم هەم جەناب بوو هەم بینەرانەوە هەم برا بەڕێز و خوشکە بەڕێزانش کە لەم بەرنامەیەمانە بوون قسەکانمان سوودبەخش بێ بۆ ئەوان دوجاریش بۆ بینەران و نەبوو بینە هۆکاری بێزار بوونیان. سوپاس دەکەم دووبارە یاخوا بەخێر بێی سوپاس بە ئەو دەرفەتی کە پێت بەخشین. بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵی کزا دەروێش حەزم کرد بەستەیەک ببیەم سەراسەر حوزن و ماتەم بێ لە سیما تا بەدیم کرد هەیکەلی عومرێکی حەسرەت چێش وەها دیار کە بەختت ئاشیان بولبولی خەم بێ. بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتا قەدری سەنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لێخندان. بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتا قەدری سەنعەتکار
وەکو عەکسی قەمەر وایە لەناو حەوزەی شیری خندان. بەڵام تەختی ڕووفاه و تاجی حورمەت میلەتی هۆشیار بە ئوستادێ ئەدا وەک تۆ لەناو شمشاڵی